ئێمە لێرەوە ڕای دەگەێنین وەکو ڕۆشنبیران و چالاکوانان و مامۆسایانی ئاینی و تەواوی چین و توێژەکانی شاری کەرکووک پشتگیری و پشتیوانی تەواوی مافەڕەواکانتانین. پێمان وایە خۆپیشاندانی مەدەنیانە مافی سەرجەم هاوڵاتیانە و پێویستە دەسەڵات ڕێزیان لێ بگرێ و شکۆ و کەرامەتیان بپارێزێت. لە هەمان کاتا دژی بەکارهێنانی تونند و تیژی و سوتانی دام و دەستگاکانی حکوومەت و بەکارهێنانی هێزین لە هەر لایەکەوە بێت بە تایبەتی دەسەڵات. بۆ ئێمە پاڵپشتی مافەڕەواکانی خۆپیشاندانەکەین بە ڕێکارە مەدەنیەکان و داوا لە دەسەڵاتیش ئەەکەین پشتگیری بکرێت و شوێنی وایان بۆ دیاری بکرێت بۆ ئەوەی خۆپیشاندانەکان کەسێک نەچێتە ناویانەوە یان بەلاڕێدا نەبرێت. خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان ئێستا پێی ناوەتە قۆناغێکی ترەوە ئەوەی ئێستا لە کوردستانە گوزەرێ بریتی نیە لە خۆپیشاندان بەڵکو بریتە لە ڕاپەڕین بۆ ڕاماڵینی ئەو دەسەڵاتە کە 30 ساڵە فەرمانڕەوایی دیکتاتۆری و بە شێوەیەکی تاکلایانانە هەموو بڕیارێکی قورس بەسەر ئەم میلەتەیە سەپاندووە. بۆیە ئێستا کە بڕیارە ئەوەی گەل شەقامی کوردی بڕیاری داوە بریتە لە ڕاپەڕینی کوردستانیش پێم وابێت ئەنجامێکی ئەبێت کە بریتە بێت لە ڕاماڵینی ئەو دەسەڵاتە بەگەیشتن بە ئەنجامی ئەو کاریانەی کە ساڵانێکە خۆپیشاندەران شەقامی کوردی خەڵکی کوردستان داوایەکەن